بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازە خۆشحاڵین بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان تایبەتە بەو باسەی کە چۆن بتوانین لە کۆمەڵگەی خۆماندا ببینە کەسێکی نمونەیی و خەڵکانی تر چاومان لێ بکەن. خاتو عایشەی دایکی ئیمانداران لە پەسن و سیفاتی پێغەمبەری مەزندا دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانێکی زیندوو بوو لەسەر زەوی ڕێی دەکرد. کاریگەری ڕەوشت و ئەخلاق و بیرکردنەوە و تەنانەت جلوبەرگ و خواردنی پێغەمبەری خوش بە جۆرێک بوو لەسەر هاوڵانی دەوروبەری و کۆمەڵگەکەی، ئەوە تا شاعیر و خواناسێکی گەورەی وەکو مەحوی لەبارەی هاوڵانی پێغەمبەری خواوە دەفەرمێت بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیز بوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەمە پێغەمبەرستانە. بوون بە نمونەیی لە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکاندا بەڵێ ئەرکێکی گەورەیە، بەڵام بە هیچ شێوەیەک هێندە سەخت و گران نییە کە مرۆڤەکان نەتوانن پێی بگەن. بوون بە نمونەیی تەنها ئەرک و پێویستیەک نییە لەسەر شانی بانگبەران و پێغەمبەرانی خوا و شوێنکەوتوانیان، بەڵکو هەموو مرۆڤێک لەژێر سایی ئەو فەرمودەیی پێغەمبەری خوادا دەتوانن ببنە نمونە کە دەفەرمێ هەمووتان شوانن بەسەر ژێردەستەکانی خۆتانەوە. چۆن بتوانین لە ژیانی ڕۆژانەی خۆماندا ببینە نمونە؟ ئایا هۆکارەکانی بوون بە نمونەیی چین؟ ئەو ڕێگەیانەی کە دەتوانن بمانکەنە کەسێکی نمونەیی چۆنن؟ ئایا هەموو مرۆڤێک لە ژیانی تایبەتی خۆیدا دەتوانێت ببێت بە نمونەیەک بۆ کۆمەڵگەکەی خۆی؟ مرۆڤ چۆن دەتوانێت لە ناو خاو و خێزانی خۆیدا ببێتە نمونەیەکی جوان؟ چ کەسێک زۆر شیاوی ئەوەیە ئێمە بیکەینە پێشڕە و پێشەنگی خۆمان بۆ ئەوەی لە ژیانی ڕۆژانەماندا ببینە نمونەیەکی جوان؟ و چەند پرسیارێکی تر ئاراستەی میوانەکەم بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانای ئاینی دەگەین. مامۆستاگیان زۆر بەخێربی. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆم دەرفەتە. زۆر بەخێربی دووبارە. مامۆستا پێمان خۆشە بزانین ئیسلامی پیرۆز چۆن لە مرۆڤێکی نمونەی دەڕوانێ و وەکوڵێ ڕێگاکانی گرتنەبەر بۆ دروستکردنی مرۆڤێکی نمونەی چین ئیسلام بیانگرێتە بەر. بله، بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سەرەتا ڕێز و سپاس و دەستخۆشیم بۆ جەنابتان بۆ سازدانی ئەم دەرفەتە. ومێدەوارم توانین لەم چەند ساتەی کە لە خزمەت بەڕێزتانین توانین سود و کەڵکێک بە بینەرانی بەڕێز و خۆشەویست بگەنین. هەڵبەتە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ئینسان تەعامل لەگەڵ ئینسانەکانەکە کە ئینسان نەقسی تێدایە، ئینسان کەم و کوڕی تێدایە و ئینسان معڕەزە بۆ ئەوی کە لە ژیانە تووشی هەڵە و کەم و کوڕی و گرفت ببێ. وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو نەوەیەکی ئادەم لە ژیاندا تووشی هەڵە و کەم و کوڕی ئەبێت، بەڵام بۆ ئەوەی کە ئینسان کەمتر تووشی هەڵە ببێ و بۆی ببێ بە نمونەیەکی جوان و بۆ ئەوەی ببێ بە کەسایەتیەکی سەرکەوتوو لە ژیاندا، وەکوی کە خوای پەروەردگار داوایەکە و وەکوی کە شریعەتی پیرۆزی ئیسلام داوایەکە، بەڕاستی ئەبێ هەوڵ بات زۆرترین ئەو پرانسیپ و ئەو ئاداب و ئەو ئاکار و ڕۆژتانەی کە لە پەیامی ئیسلام داهاتوە لە کایە جیاوازەکاندا هەوڵدا لە ژیانی عەمەلی خۆیان بەرجەستەی بکات. هەر وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەصحابی پێغەمبەری خوا ڕزای خوا لە هەمویان بێ لە ژیانی خۆیاندا هەوڵیان داوە بەو ئاکار و ڕەوشت و ئەخلاقە جوانانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام هێناوێتی، کە معلومی هەموو لایەکە کە ئاینی پیرۆزی ئیسلام تێکڕا ئەخلاقە ڕەوشتە قیەم و مەبادی و شتی جوانە. بۆیە ئەبینیت بە ئەندازەی ئەوەندەی کە ئینسان هەوڵ ئەدا بۆ ئەوەی کە ئەو قیەمانە لە خۆیان جێبەجێ بکە، ئەو مەبدەئە جوانانە تایە ڕەنگ بداتە و تایە بەرجەستە ببێ، ئەوەندە کەسێکی نمونەیی و کەسێکی قودوە و کەسێکی میثالی جوانی لێ دەرەچێت لە شوێنەکەی خۆیان یا لە ماڵی خۆیان یا لە کۆمەلگای خۆیان یا لە شوێنی کاری خۆیان یا لە هەر ئیش و کار و پیشەیە کە لە ژیانی خۆیان ئەنجامی ئەدا. ئەگەر لە هەر کایەیەکەوە بیگریت، لە هەر شوێنێکی ئەم ژیانەوە بیگریت، ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵی ڕێنمایی هەیە، کۆمەڵی ئادابی جوانی هەیە کە کۆمەڵی ئاداب و ئاکار و ڕۆشتی هەیە بۆ ئەو کار و بۆ ئەو پیشە و بۆ ئەو ئیشەی کە ئەو کەسە ئەنجامی ئەدا. ئەگەر ئەو کەسە هەڵسێت بەو مەبادیانە ئیش بکات، بەو فەرمایشتانەی خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کار بکات و تیا ڕەنگ بداتەوە، ئەوە بە دڵنیاییەوە ئەبێ بە کەسێکی نمونە، ئەبێ بە کەسێک هەموو خەڵک چاوی لێ بکە. ئەمەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە.
ڕەنگە کەسێک تا ئاستێک تا حەدێک بتوانێت ببێ بە نمونە کاتێک هەندێ وەکوتم ئەو پرانسی بوو ئەو مەبادی و ئەو قیمە جوانانە لە خۆیان جێبەجێکە. بەڵام کەسێکی تر کاتێک کە زۆرتر پابەندە زۆرتر هەوڵەدا لە خۆیان بەرجەستەی بکە، زۆرتر کۆششی بۆ ئەکا و زۆرتر خەمخۆری هەیە بۆ ئەو بابەتە، ئەو بە دڵنیاییەوە ئەو کەسە قودوە و نمونەی زیاتر تیادا ئەبینێ وەکۆی کە مەسەلەن کەمتر هەوڵی داوە. بۆیە بە ئەندازەی جێبەجێکردن و تەطبیقکردنی ئەحکامە شەرعیەکان و ئاداب و ئەخلاق و ئاکارە شەرعیەکان ئەو کەسە کەسێکی نمونەی جوانی لێ دەرەجێ. جا ئەو کەسە باوک بێ، ئەو کەسە منداڵ بێ، ئەو کەسە مامۆستا بێ، پەروەردەکار بێ، ئەو کەسە لە سیاسەت و حکم و دەسەڵاتا بێ، لە هەر کایەکی ئەم ژیانەیە بێ بەڕاستی ئەگەر دەست بگرێ بە وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کتاب الله وسنەتی، ئەگەر دەست بە قورئانی خوای پەروەردگارەوە بگرین کە باشترین پەیام و بەرنامەی خوای پەروەردگار بۆ ئینسانەکان و لە دوای ئەو سنەت و سیرەت و ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو بە دڵنیاییەوە نمونەیەکی جوان پیشانەدەین لە کۆمەلگایە. بەڵێ مامۆستا خدای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم لە قورئان و فرمودەکاندا زۆریان جەخت کردوتەوە لەسەر ڕەوشتە باڵاکان، لەسەر ڕەوشتی پەسەند. ینی خدا و پێغەمبەری خدا زۆریان مەبەستە کە مرۆڤەکان هەمویان ببنە نمونە. جا ئەگەر ئێمە وردی کەینەوە زیاتر لەسەرەوەی کە چۆن ئینسانە بێ بە نمونە، یەکێ لەو شتانەی کە بەڕاستی وا لە ئینسانەکە کە ببێ بە نمونەیەکی جوان لە کۆمەلگایە لە ئەو شوێنەی خۆیان لەو کایی خۆیان بەڕاستی ڕەچاوکردنی ئەخلاق و ڕەوشت و وەکو بڵێ ئەخلاقی پەسەند و جوانە. ئەبینی خوای پەروەردگار یان پێش ئەوە بپرسین ئێمە ئەخلاق لە کێوە وەرگرین، ڕەوشت لە کێوە وەرگرین. بەڕاستی ڕەوشت یعنی زۆر جێگەی خۆیەتی ئێمە لە یەکێکە وەرگین کە خوای پەروەردگار شایەتی بووەدا. خوای تەعالی سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی وئینەکە لەعەلا خولوق عەظیم. بەڕاستی تۆ لەسەر ئەخلاق و ڕەوشتێکی زۆر مەزنی، یعنی سەر تاپار ژیان و ئاکار و هەسوکەوت و دانیشتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخلاق و ڕەوشت بووە. هەروەکو عایشە ڕەزای خوای لێ بێ دایکمانە فەرمێت كان قرآنا يمشي بيننا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانێکی بەرجەستە بوو لە نێوانمانە ڕێ ئەکرد. یعنی هەرچی ئاکار و ڕەفتارێک کە قورئان پێی خۆش بوو لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرجەستە بوو. بۆیە یەکێک لەو شتە جوانانەی کە واکە ئینسان قودوە بێ، نمونە بێت، ئەوەیە کە هەرچی خو ڕەوشتی جوانەیە کە معلومی جەنابتە ئەخلاق بابەتێکی زۆر فراوان. کاڵەی ئەخلاق یعنی چەمکێکی زۆر لە ژێریا جێ ئەبێتەوە. خولاسە ئێمە ئەخلاقمان هەیە لە نێوان بەندە و خوای پەروەردگارە، ئەخلاقمان هەیە لە نێوان بەندە و بەندەکانە. یعنی مەجالێکی زۆر فراوانە، بابەتێکی زۆر فراوانە، بەڵام ئینسان هەوڵ بدات هەڵبەتە ئێمە زیاتر مەبەستمان پێ نمونەیە لە نێو خەڵکیدا لە نێو کۆمەلگادا بەڕاستی بەڕەچاوکردنی ئەو ئاداب و ئەو ئەخلاق و ئەو ڕەوشتە جوانانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەکید لەسەر کردووە. بەنمونە لێبوردەیی، بەنمونە چاوپۆشی، ئینسان بە لێبوردەیی گەورە بێ، بە چاوپۆشی گەورە بێ، بەنمونە بە ڕووخۆشی، بەنمونە بەخشندەیی، بەنمونە خۆشەویستی هەژاران، بە تەنگەوەبوونی نەدارەکان، سەردانیکردنی نەخۆش وهكذا شۆر بەڕەو بەناو هەموو بابەتەکانی ترا. ئینسان تا ئەو مەبدەئانە ئەو ئەخلاق و ئەو ڕەوشتە جوانانە لە خۆیان جێبەجێ بکە، ئەوە بەڕاستی لەسەر سیرەت و سنەت و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەبێ بە کەسێکی نمونەی. پێغەمبەری خۆشەویستمانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. طبعا ئەمە ئەومان پێڵێ کە وانەیە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ ڕەوشت و ئەخلاق نەبوو بێ، نەخێر. ئەفەرمێ من هاتووم بۆی ئەخلاقە جوانەکان و ڕەوشتە بەرزەکان تەواو بکەم، ئیدامەی پێ بدەم، ئەوەی کە جوانە لەسەری بەردەوام، ئەوەی کە سیفەتێکی زۆر جوانە کە وەکوڵێ ڕنج و ماندووبوونی هەموو پێغەمبەرانی بەر لە خۆی بەرزە نرخێ. یا لە فەرمودێکترا فەرمێ من و پێغەمبەرانی برام وەکو دیوارێک وین شوێنی خشتێک ماوەتەوە من ئەو خشتم. ئەمە ئینسافە. ئینساف ئەوە یعنی تۆ هەموو شتەکانی تریش ببینی، لایەنە باش و خراپەکانی تری ببینی. ئەوەی کە باشە ئێمە تەئکیدی لێکەین و لەسەری بەردەوامە بین و هەوڵی بۆ ئەدەین کە باشتری بکەین. ئەوەیشی کە خراپە هەوڵ ئەدەین لەسەر گۆڕانکاری. بۆیە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە پەیامێکی مەقبولی هێناوە لەگەڵ فیترەتی ئینسانە، لەگەڵ ناخی ئینسانە، ئەبینی
لە ماوەی چەند ساڵێکی کەمە زۆرترین کاریگەری لەسەر مرۆڤاتی دروستەکە کەوا لە نووسەرانی غەربی ئەکات کە کاتێکە ئەنووسن لەسەر کەسایەتیەکان یەکەم کەسایەتی کاریگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەنووسن چونکە پەیامەکەی پەیامێکی کامڵە هەر کەسی ئەو پەیامە لە خۆیان بەرجەستە بکە بەڕاستی بێ بە کەسێکی نمونەیی. مەهاتما غاندیش دەڵێ ئەوەی ڕابەری ڕۆحی هندیەکان ئەوەی کە زانیم چ شتێک دڵی ئەم هەموو خەڵکەی کەمەندکێش کردووە لە سیفەتی پێغەمبەرە شمشێر نەبوو بەڵکو ڕەوشتی جوانی بووە. نووسەرێکی تر باس لەوە دەکات کە کتێبێکی هەیە بە ناونیشانی عوڵەما بیلا مەداریس یعنی هەندێک زانای مەزن و گەورە بەبێ قوتابخانە لەوانەیە یەکەم کەس پێغەمبەری خوا باسەکە صلی الله علیه وسلم کە چۆن ئەم پێغەمبەری خوایە توانیوەتی بەبێ ئەوەی لە جامعەیەک تەخەڕوج بکە بەبێ ئەوەی کە کۆمەڵێ پرۆگرامی جامعی و زانکۆیی و بەبێ شادی دکتۆرا و ماستەر و پرۆفیسۆری و چی ئەمانە توانیوەتی بە ئەخلاق و ڕەوشتی خۆی بە جێبەجێکردنی ئەو قیمە جوانانەی کە خوای پەروەردگار بۆ مرۆڤاتی نردوێتی جێگەی خۆی لە دڵی مەلاین خەڵک بکاتەوە لە مدەیەکی زەمەنی کەمدا زۆرترین کاریگەری لەسەر ئینسانەکان جێبێت. مامۆستا ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمێت بە مسلمانان ئێوە لە کۆمەڵگەکەی خۆتاندا وەکو خاڵێکی درەوشاوە جوان با من لە ڕوخسارێکی سپیدا پێت هۆکاری ئەمە چییە کە ئێستا مسلمانان لە کۆمەڵگەکەی خۆیاندا بەو شێوەیە نین ئایا دوورکەوتنەوەیان لە ڕێباز و ڕەوشتی پێغەمبەری خۆیان هۆکارەکە چییە؟ بەڕاستی یعنی خاڵێک هەیە زۆر زەڕورە هەموو مامۆستایان هەموو داعیەکان هەموو بانخوازەکان هەموو خەڵکێکی خەمخۆر زۆر قسەی لەسەر بکە زۆر تەکیدی لەسەر بکاتەوە ئەوش ئەوەیە کە هەموو لایەکمان تێ بگەین کە ئیسلام ئاینێکە بووە سەرجەمکایەکانی ژیان هاتووە بۆ ڕێخستنی ژیانی مرۆڤایەتی هاتووە لە بچووکترین خاڵەوە تا گەورەترین خاڵ ئەمە زۆر مهمە ئینسانێک خۆی لێی تێبگە ڕەنگە هەندێک کەس وا تێگەیشتی بێتن کە ئیسلامەتی بەس بریتێ لە نوێشکردن بەس بریتێ لەوەی کە مانگی ڕەمەزان هاتووە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بووی تەواو ئیترەوە هەموو ئیسلامە جێبەجێ بکردن نەخێر ئەگەر وا بۆی خوای پەروەردگار بە دوو ئاەتی قورئان کۆتایی پێ ئێهێنا ئەبینە ئەو هەموو ئاەتە قورئانەیە کە باس لە ئەخلاقەکە باس لە ڕۆژتەکە باس لە قیەمەکە ئەم مانای ئەوەیە بەڕاستی ئیسلام دینێکی کامل و شامل ئەبێ بە شاملی وەربژێرێ بۆیە یەکێک لەو هۆکارانی کە ئەمڕۆ مسلمان قودوە نین مسلمانان لە پێشەوە نین هەندێک جانیبیان وەرگرتووە هەندێکیان فەرامۆش کردووە جانبێکیان بە تۆخی وەرگرتووە جانبێکیان بە کاڵی وەرگرتووە لە جانبێکا تیان پەڕاندووە لە جانبێکا تەقسیریان هەیە بۆیە بەڕاستی پێویستە ئیسلامان وامان لێ بکات تعاملمان لەگەڵ خۆمانە لە مستەوایەکی ڕاقیە بێ تعاملمان لەگەڵ غەیری خۆمانە لە مستەوایەکی ڕاقی بێ تعاملمان لەگەڵ مسلمانە لە ئاستێکی بەرزا بێ تعاملمان لەگەڵ غەیری مسلمانە لە ئاستێکی بەرزا بێ خوڕەوشتمان هەڵسوکەوتمان لە ناو کۆمەلگای هەمووی بە دیندارەتی بزانین یعنی کابراایەک لە بازار ئیشەکە ئەبێ بە جۆرێک کار و کاسبێکی ڕێک بخات کە لەگەڵ ئەو ئیسلامە و دیندارەتیە بگونجێ یەکێکی تر فەرمانبەرێکە لە دائیرێک لە دائیرەکان ئیش و کارەکان ئەبێ ئیش و کارەکەی بە جۆرێک ڕێک بخات کە موافق بێ لەگەڵ دینەکەیە بێگومان ئەگەر موافق بێ لەگەڵ دینەکەیشە نمونە دەرەچێ بە نمونەیەکی تۆزێ شی بکەین و ئەم بابەتە برایەک لە دائیرەیەک لە دائیرەکان لە موئەسسەیەک دەوامەکە ئیسلام پێڵێ لە کاتی خۆتا بچوو لە کاتی خۆتا دەربچوو مەشغوڵ مەبە بەشتی لاوەشیەوە بەڕەحم بە بەرامبەر بە خەڵکی ئیش و کاری خەڵکی زۆر ڕاپەڕێنە دڵسۆز بە لە ئیش و کارەکەتە ئیش و کارەکەت بە ئیتقانەوە بکە وەکو فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه ئیش و کارەکەت بە جوانی بکە غەش مەکە فێڵ مەکە ماڵی حکوومەت بە هەدەر مەدە باشە بەبێ مۆڵەت ئیجازە وەرمەگرە کاتی دەوام بەشتی لاوەکی خۆت مەشغوڵ مەکە پێداویستی فەرمانکەت بۆ بەرژەوەندی خۆت بەکارمێنە پێداویستی فەرمانگەکەت بۆ بەرژەوەندی خۆت بەکار مەهێنە پارێزگایی لە ممتەلەکاتی دەوڵەت بکە دەوەر ئەم قیەمە جوانانە ئەمە سمپڵێکی بچووکە وەرە بزانە چی نمونەیەکی جوان دەرێت ئەگەر کەسێک پابەند بێەوە مامۆستا ئەم کەسە لەو فەرمانگەشدا ئەگەر خاوەنی وێنا و وەکوڵێ سەر و سیمایەکی ئیسلامیش نەبێ گەورەترین بانگەوازی کردو بۆم بڵێنە وەکو ئیمامی عومەرە فەرمێ بانگەواز بۆ دینەکەتان بکەن بە بێدەنگی وتیان بێدەنگی چێ فەرمی بە ڕەوشتەکانتان ڕەوشتان بە ئەخلاقتان ئەوە خاڵێکی زۆر جەوهەری مهمە ئێمە ئەوەندە ئەتوانین بە ئەخلاقمان بە ڕەوشتمان بە هەڵسوکەوتمان کاریگەری لەسەر خەڵک دروستکەین بە ئەوکەمەنە بە قسەکردن یاخود بڵێم ڕوبعێکی ئەوە بە قسەکردن کاریگەری دروست ناکە یعنی
خەڵک هەبووە مسلمان بووە تەنها ورد بووەتەوە لە ئەخلاق و ڕۆشتی ئینسانێکی مسلمان کە بینیوەتی یعنی بە نمونە ئافرەتێک لە وڵاتانی ئەوروپا دراوسەی کەسێکی مسلمانە بێ ئەم کەسە مسلمانە هەندێک نامیلکە و کتێب و شت و قورئانی تەرجەمە کراوانەیە داتێ هەڵبەتە زۆر کاریگەری نەبووە لەسەری لە کاتێک لە کاتەکانە خێزانی ئەم پیاوە هەواڵی پێداڵێ ئەو ئافرەتی دراوسێمان مسلمان بووە ئەڵێ بەچی مسلمان بووە چۆن مسلمان بووە دوایەوە کە پرسیاری لێکاڵێ وەڵی تەنها ئەوەندە مسلمانی کردوم کە ئەو خێزانی تو هەموو جارێکە چێشتی کردووە قاپێک لەو چێشتەی خۆی بە دیاری بۆ ئێمە هێناوە ئەمە وای لێم کردووە کە بیر بکەمەوە دیار ئەمە خاوەن مەبدەیەکی جوانن دیار ئەمە عینێکی جوان ئەمەی فێر کردوون ئەگینا ئەمەلای ئێمە نییە یەک ڕەوشتێک یەک هەڵسو کەوتێک بۆیە بەڕاستی هەموو مسلمانێک هەر لەسەر ئەو قسەی جەنابەت هەموو فەرمانبەرێک هەموو کەسێکی ئاسایش ئەتوانێت دەعوە و بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بە ئەخلاقی بە ڕەوشتی بە سەر و سیمای جوانی بە هەڵسوکەوتی نەرمونیانی خوای پەروەردگار بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر تۆ کەسێکی دڵڕەقبی قسە ڕەقبی کەس بە دەوتان نامێنێتەوە هەمووی دوورەکەوێتەوە لێت ئەمە پەیامێکە بۆ هەموو داعی و بانخوازەکان بۆ هەموو مسلمانان ئەگەر مسلمانان تونوتیژ بن ئەگەر مسلمانان ڕەفتاری ناشرین بنوێنن ئەگەر مسلمانان ببن بە بارێکی گران بەسەر ئەم ئیسلام و سمعی ئەم ئیسلامە ناشرین بکەن بەڕاستی خەڵک ئەوەی تر لەم دینە دوورەکەوێتەوە ئەم دینە ئێمە ڕەحمەتە بۆ هەموو جیهان خوای پەروەردگارە فەرمێ وما أرسلناك إلا رحمة للمسلمين نخير للعالمين أمر أم إسلام رحمة بوها مو عالم أم دينا رحمة بوها مو عالم أبي إيما هر مسلمانك مان بيني كخواي پروردگار هدايتي داو دسي لتاوانك خلقي زور دلمان پي خوش بي زور آسوده بين أبي مسلمان بماي بختوري بو خلقي أبي ببين بماي خوش گزاراني بو خلقي أبي ببين بماي آسوده كامراني بو خلقي نەوەک ببین بەبار بەسەر ئەو خەڵکەوە و نمونەیەکی ناشرینی ئیسلامەتی پیشان بدەین مامۆستا بوون بە نمونەیی بوون بە بانگبەرێتی بۆ ئەم دینە تەنها ئەرکی پێغەمبەران و بانگخوازان و زانایانی ئاینی نییە هەموو کەس لە شوێنی هەموو یەکێک لە ئێمە ئەتوانین ببین بە نمونەیەکی جوانی مسلمانەتی ئەخلاق و ڕەوشتی جوان پیشان بدەین تەعامل و هەڵسوکەوتمان لەگەڵ خەڵکا زۆر شیرین بێ هەمیشە بزەی پێکەنی لەسەر لێوەکانمان بێ هەمیشە دەم بەخەن دەبین بەرامبەر بە خەڵک هەمیشە کەسێکی سوودبەخش بین لە کۆمەلگایە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ یعنی ئەمە با پێوەرێ بێ هەموو مسلمانێک ئەمڕۆ خۆی پێ بپێ ئەوەی کە گوێی لێمانە ئێستا با خۆی بپێوێ ئەفەرمێ المؤمن كالغيث أينما حل نفع ئینسانی ئیماندار وەکو بارانی ڕەحمەتە لە هەر شوێنێکە ئەو بارانە ببارێ سوود و کەڵک بە دەور و پشتی خۆی ئەگەێنێ ئایا ئێمە واین ئایا لە دائیرەیەک ئیشەکەین لە ماڵێک ئیشەک لە ماڵەوە لە مؤسسەیەک لە دەور و دەوامان لە هەر شوێنێک کە لەم ژیانەیە ئێمە ئەژین ئایا واین ئایا ئێمە سوودمان وەکو باران بۆ خەڵکیە یان بەس بۆ خۆمانین هەندێک جار بۆ خۆشمان نین هەندێک جار ئینسان ئەوەندە ئیهمالە نەوە تا مەشغوڵی ئیشی دنیای بێنەوە تا مەشغوڵی ئیشی قیامەتی وەکو ئیمامی عومەر هەموو جارێ فەرموو من زۆر ڕقم لە کەسێکە نەسەر قاڵی ئیشی دنیایەتی و نەسەر قاڵی ئیشی پاشە ڕۆژێتی نەخم بۆ دنیای ئەخوا و نەخم بۆ پاشە ڕۆژی ئەخوا ناوەتانێ بە سوود بێ بۆ خۆی نەوەتا بە سوود بێ بۆ خەڵکی خەیر الناس ئەنفعهم للناس دێ مسلمانان بامە بکەنە پێوە ئەگەر تۆ کەسێ نمونەیی بی باشترین کەس بە بۆ خەڵکی وەکو پێغەمبەری خوا فەرمێ باشترین کەس و باشترین خەڵک ئەوەیە کە نەفع و سوود و کەڵکی هەبێ بۆ خەڵکی تر مامۆستا ئێستا مسلمانان بە جۆرێکی هەڵە تێئەگەن وا ئەزانن هەمیشە داخرا و ڕووگرژ و گۆشەگیر بن ئەمە زیاتر دڵی خەڵکی کەمەندکێژەکەم بۆ ئەم دینە لە کاتێکە هاوڵێکی وەکو ئەبوو دەردا فەرمێ سوێند بەخوا پێغەمبەری خوا سازان هیچ شتێکی بۆ باز نەکردوین زەردەخەنەی لەگەڵدا نەبێ یعنی زەردەخەنە نهێنیەکی گەورەی تایە لە کەمەندکێشکردنی دڵی بەرامبەردا ئەوانەی کە ئێستا باس لە بابەتی تەنبیهی بەشەری و گەشە پێداری مرۆیی ئەەکەن زۆر تەرکیز لەسەر مەلامحی وەجهەکەنەوە زۆر تەرکیز لەسەر ئەم خاڵانەکەنەوە چۆن ئینسان لە دڵی خەڵکا خۆشەویست بێ چۆن ئینسان پێگەی خۆی لە دڵی خەڵکا قایم بکات جێگەی خۆی لە دڵی خەڵکا بکاتەوە یەکێک لەو هۆکارانە سحری ئیبتیسامەیە یعنی سحری بزەپێکەنین و خەندەیە وەکو ئەصحابی پێغەمبەری خوا فەرمون عەلەیهیم سەڵات وسەلام و ڕەزای خوا لەوانیش بێ فەرمون هیچ کەسێک نەبووە بەقەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم
خەندە لەسەر لێوەکانی بوو بزەی پێکەنی لەسەر لێوەکانی بوو و ئەمە هۆکارێکە بۆ سەید القلوب بۆ ڕاوکردنی دڵەکان. یعنی تۆ ئێستا ئەگەر کەسێکی ڕووخۆش بە لەگەڵ خەڵکیە قسەت خۆش بێ لەگەڵ خەڵکیە یەکسەرە چیتە دڵی خەڵکیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ما كان الرفق في شيء إلا زانه وما نزع من شيء إلا شانه. نەرمونیانی و قسە خۆشی و ڕەوش جوانی لە هەر شتێکە بێ جوانیەکە لە هەر شتێک دەرت کردە دەرەوە ئەو شتە ناشرینە بێ. لەبەرەوە ئەو کەسانی کە ئەبینی خەندە لەسەر لێوانە قسەیان نەرم و جوانە قسەیان شیرینە زۆر چنە دڵی خەڵکیەوە یەکسەر خەڵک قبولیانەکە یەکسەر قبول وەرەگرێ لە ناو خەڵکیە بە پێچەوانیشەوە من سەیرم دێ نازم یعنی ئەمە لە شوێ ئەم دینە وەریگی داوە مسلمان چارە گشت بێ مسلمان تێکەڵی خەڵک نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. ئەو مسلمانەی تێکەڵ بە خەڵکی بێ کەوتە تێکەڵ بە خەڵکی خەڵک ئەنواعی هەیە خەڵکەیە تووڕێ خەڵکەیە گوێنفرۆشە خەڵکەیە مەسەلەن بۆ نمونە طەبیعەتێکی توندی هەیە جیاوازە. ئەفەرمێ ئەو مسلمانەی کە تێکەڵ بە خەڵکی ئەبێ و سەبر لەسەر ناڕەحەتی و ناخۆشیەکانێک زۆر باشتر لە مسلمانێکی گۆشەگیری دەم چاو گرژ کە نمونەیەکی ناشرینی ئەم ئیسلامە پیشانەدا و ئەبێ بار بەسەر ئەم دینەوە. یعنی ئێمە کاتێ سیرەی پێغەمبەری خوا خوێنەوە عەلەیهی سەڵات وەسەلام یەک پارچە پڕێتی لە تەفاؤل لە گەشببینی لە ئیبتیسامە لە خۆشەویستی لەگەڵ هەر هاوڵێکا قسەی کردووە ئەوەندە ئیهتیمامی پێداوە ئەو هاوڵە وای زانوێ ئەوی لە هەموو کە زیاتر خۆشەوێ. یعنی بۆیە سەعەد ڕۆژێ پرسیارەکە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا کێت لە هەموو کە زیاتر خۆشەوێ؟ عولەما فەرموون بۆ ئەم پرسیارەکە سەعەد لەبەرەوە پێی وا بووە ئەو خۆشەویستترین کەسە لە لای پێغەمبەری خوا لەبەرەوەی ئەوەندە ئیهتیمامی ئەدا کاتێک کە تەوقیع لەگەڵێکێکا کرد هەتا ئەو دەستی بەرنەدای ئەم دەستی بەرنەدا. بۆیە بەڕاستی سڕی گەورە نهێنی گەورە یان توانین بڵین بگەینە ئەگەینە ئەو ئەنجامەی بەڕاستی ئێمە کاتێک نابینە نمونەی مسلمانێکی چاک و جوان ئەوەیە کە وەکو ئەوەی کە پێویستە لە پەیامی پێغەمبەری خوا حاڵی نەبوون وەکوی کە پێویستە جێبەجێمان نەکردوێتەوە لە ژیانمانە ڕەنگی نەداوەتەوە. ئەگینا بەڕاستی بینە نمونەیەکی جوان هەموو عالەم پێی سەرسام بێت. مامۆستا خەڵکی ژەر بە شێوەیەکی گشتی مامۆستایەکی ڕووخۆش دکتۆرێکی ڕووخۆش قسە خۆشی ئەو شتانیان نەبێ بۆ ئەوەی زیاتر هەسەیرەکەی ئەو مامۆستا ئاینیانەی کە قسەی خۆش و ئەم نەوەشتان تێکەڵ بە وتارەکانیانەکەن یا مامۆستایەکی قوتابخانە زیاتر قوتابی و گوێگرەکانیان ئالوودەی قسەکانیان نەبن. بەڕاستی وێ سەحابەژە فەرموون ئێمە قەت تێر نەئەبووین لە قسە و گفتاری پێغەمبەری خوا. بەڵێ ئیسلام مانع نییە لەوەی کە ئینسان ڕووخۆش بێ. ئیسلام بگرە هانی ئینسانی شدا بووی کە ڕووخۆش بێت چەندین فەرمودا هاتووە لەسەرەوەی کە ئینسان پێغەمبەری خوا فەرمێت تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە. ڕوویەکی خۆش کە بەرامبەر بە مسلمانێک پیشانێدەی سەدەقەیە خوا بەخیر بۆتە نووسێ. ڕەنگە خەڵکێک وا حاڵی بووێ سەدەقە بەس ئەوەیە تۆ بچی پارێک بەی بە فەقیر یا بیکەی بە مزگەوتێکەوە. کاتێک کە تۆ یعنی بەڕاستی کاتێک کە ئاوا لەم مەجالە بیر لە مەجالاکەیتەوە هەستەکەی لە بەرامبەر یعنی مەجالێکی زۆر فراوانێ. یعنی بابەتی ئەخلاق ئیسلام گرنگیەکی زۆر گەوری پێداوە ئیهتیمامێکی زۆر گەوری پێداوە. یعنی یەکێک جزئیەک لەو جزئیانی کە پێوتی ئەخلاق و ڕۆشت و سیمای جوان ئەو تەبەسومەیە کە جەناب تەیڵێ ئەو بزە پێکەنینە ئەو خەندەیەکە لەسەر لێوە. طبعاً ئەوە کاریگەری هەیە بۆ وانەوتنەوە کاریگەری هەیە بۆ هێورکردنەوەی بەرامبەر کاریگەری هەیە بۆ باشتر گەیشتنی ئەو پەیامەی کە هەتە بۆ بەرامبەر کاریگەری هەیە بۆی کە جێگەی خۆت لە ناو دڵی بەرامبەرە بکەیتەوە بۆی مەقبول بووی لای بەرامبەر لەسەر هەموو ئەمانە کاریگەری هەیە. بۆیە بەداخەوە بینی ئێستا یعنی ئەم شتانە مەفروض وایە لە مسلمانەوە بچێ بۆ غەیری مسلمان ئەبێ ئەم قیەمانە لە ئێمەوە تەزدید بکرێ بۆ وڵاتانی تر. بەڵام ئەبینی هەندێک جار لە وڵاتانە ئەو شتانە زیاتر ئیشی لەسەرەکرێ ئەبینی ئەو کەسە زۆر کەسی مەسەلەن کەسێک لە وڵاتانی ئەوروپا هەمیشە خەندە لەسەر لێوێتی بەبێ ئەوەی کە ئەوەی بیست بێت کە پێغەمبەری خوا وا فەرمی صلی الله علیه و سلم. ئێمە بۆ وانەبین پێغەمبەری خوا بەر لە خۆشمان و بەر لە ئەوروپاش دەروون ناسێکی زۆر گەورە بەڕاستی دەروونەکانی خوێندوەتەوە دەروونەکان حاڵی بووە هەر بە تەماشاکردنی ئینسانەکان خوێندنەوەی بۆ ئینسانەکان بووە. ئەوەی کە ئێستا پێوتریە ئەنماطی شەخصی و
تحلیلی کەسایەتی و ناسینی کەسایەتیەکان پێغەمبەری خوا سەڵسەلەم زۆر باش ناسیوەتی. سەحابەیەک هاتۆ بە لای تێدەی پێغەمبەری خوا ئەمێ ئیشێکم پێ بسپێری، ئەمێ کاربەدەستیەکم بیتی، ئەوەی کە ئیمڕۆ خەڵک خۆی بۆ کوشت و خەڵک خۆی بۆ عیبدارەکە. پێغەمبەری خوا سەڵسەلەم فەرموویەتی ئەی فڵان کەس ئەوە ئەمانەتە و تۆ پیاوێکی لاوازی، ئەو ئەمانەتە پێویستی بە کەسێکی بەهێزەیە. پێغەمبەری خوا سەڵسەلەم بە هەڵسوکەوت لەگەڵ ئەو کەسەیە شخصیەتی ئەو کەسەی بۆ دەرکەوتووە کە ئەو کەسەی بەرپرسیارەتی وەرەگری ئەبێت دوو سفەتی گەورەی تیابێ، یەکەم قەوی، دووهەم ئەمین، بە کەسێکی بەهێز بێ، خاوەن بڕیار بێ، خاوەن جورئەت بێ، و هەروە کەسێکی ئەمین و دەستپاکیش بێ. وەیە پێغەمبەری خوا سەڵسەلەم فەرموویێت تۆ طبعاً ئەمە مانای وانە ئەو دەستپاک نەبووە، بەڵام ڕەنگە لە مەجالی قووەکەیە ئەوەی کە پێویستە بۆ سەرکردە ڕەنگە خاڵێکی تیا نەبوو بێ، ڕەنگە جانبێکی تیا نەبوو بێ، بۆی پێغەمبەری خوا سەڵسەلەم فەرمووی ئەوە بۆ تۆ گونجاو نییە. وهكذا يعني زۆر نمونە هەیە لە حیاتی پێغەمبەری خوا سەڵسەلەم کە پێغەمبەری خوا سەڵسەلەم وەکو دکتۆرێک وەکو دەرووناسێک تەشخیصی عیبەکانی کردووە و ئیشی لەسەر چارەسەری عیبەکان کردووە. ئێمە ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، يعني ئەسحاب بە جددی ویستیوانە خۆیان بکەن بە قودوە، بە جددی ویستیوانە ببن بە پێشەوە، بە جددی ویستیوانە ببن بە نمونەیەکی جوان لە کۆمەلگایە، لەبەرەوە هەر غەڵەتێکیان کردووە کە پێغەمبەری خوا سەڵسەلەم وریای کردوونەتەوە ئیتر نەچوونەتەوە بەلای ئەو خەڵک. ئەمڕۆ بەداخەوە ئەمەیەکی کە لە گرفتەکانی ئێمە کە ئەزانین فڵانەشت خراپە، کە ئەزانین فڵانەشت ناشرینە، چەند جار و چەند جار و چەند جاری تر دووبارەیەکەینەوە. کاتێک یەکێک لە سەحابەکان ئەبوو ذەر قسەیەک بە بیلال ئەکا توانجێکی لێگرێ، پێغەمبەری خوا سەڵسەلەم فەرمی ئینەکە امڕؤن فیکە جاهیلیە، هێشتا جاهیلەت و نەزانیەتت تیاماوە. ئەوە بوو پەشیمانەیەکی زۆری دەربڕی و ڕوومەتی نایە سەر زەویەکەوتی ئللا بیلال ئەبێ پێ بنێ بەسەر منە، بۆی کە جارێکی تر نەتوانم جورئەت نەکەم شتێکی ئاوە دووبارە بکەمەوە. دێ ئەمڕۆ ئێمە چەندێ باسی یەکتریەکەین، چەندێ غەیبەتی یەکتریەکەین، چەندێ بە دوای عیب و کەم و کوڕی یەکتریە ئەگەڕێین، چەندێ پێمان خۆشە بە شکستی براکەمان. لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا تظهر الشماتة لأخيك فيرحمه الله ويبتليك. دڵخۆش مەبە کاتێ برایەکە تووشی شکستێکە بێ، تووشی زەرەرێکە بێ، تووشی بەڵام موسیبەتێکە بێ، نەوەک خوای پەروەردگار ڕەحم بەو بکە و بەو ئەو بەڵایەت تۆ تاقی بکاتەوە. پیاوچاکان ئەفەرمون ئەسحابی پێغەمبەری خوا و لە دوای ئەوانش ئەفەرمون جاری وا بووە دڵخۆش بوون بە بەڵای کەسێک، بە شکستی کەسێک دوای چەندین ساڵ خوای تەعالی ئێمەی بۆ شکستە تاقی کردوێتەوە. لەبەرەوە ئینسان نابێ خۆی لە خۆی ڕازی بێ، دایمە هەوڵ بدا ئەو قیمە جوانانە، ئەو مەبادئە جوانانە کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو قودوە کە خوای پەروەردگار فەرمانی پێکرد کە چاوی لێ بکەین کە زیاتر قسەی لەسەرەکەین و ئەسحابی پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وسەلام سەیرکەن ئەوان چۆن جێبەجێیان کردووە، ئێمەش هەڵدەین بە گوێرەی توانای جێبەجێ بکەین تا بین بە کەسێکی نمونەی ئینشاءالله. مامۆستا بوون بە نمونەیش شتێکی ئەوەندە سەخت نییە. بۆ نمونە بیریارێکی گەورەی کورد لە ڕاوەیە و ئاەتەی کە ئەفەرمێ لەو ئەنزەلنا هذا القورآن على جبل، ئەلێمە بەزەوە نییە کە بە شێوەیەکی مادی قورآنێ بخێنە سەر شاخێکەوە هەپرونی بکە، بەڵکو کاریگەری و ئەخلاق و ڕەوشبەرزی پێغەمبەری خوا لە کۆمەڵگەیەکە ئەوەندە بووە کە ئەم کۆمەڵگەی هەموو جاهلیەتی گۆڕی و کردوێتی بە کۆمەڵگەی پڕ لە داد و خۆشە. ئێستا ئەوە تا ئەشبینی لە ژیانی ڕۆژانەی خۆیان ئەو هەموو پیاوە بە ڕێزەکە لە جاهلیەتی شار باش بوون، بەڵام دوایی کردوونی بە باشترینی خەڵکی ناو ئیسلام، کەواتە بوون بە نمونەیی شتێکی زۆر ئەستەمیش نییە. بەڕاستی هەموو شتێک لە ژیانە پێویستی بە هەوڵ و باندووبوون هەیە. بە نمونەبوون دوو جانبی پێویستە، جانبێکی نەزەری و جانبێکی عملی. جانبێکی نەزەری ئەوەیە کە چ پێویستە تۆ بیزانی بۆی ببی بە نمونە، چی پێویستە بیزانی بۆی ببی بە نمونە، دواتر هەنگاونان بۆ جێبەجێکردنی ئەمەی کە ئیزانی. طبعا ئێستا ئێمە وەکو جانبێکی نەزەری بە سەریعی بڵین بۆی ببی بە نمونە، ئەبێ کەسێکی بە ئەخلاق و ڕۆشت بی، ئەبێ کەسێک بی بەڕاستی نەفع دەبێت لە کۆمەڵگایە، ئەبێ کەسێکی مەسەڵەن ڕەوشتە جوانەکان تیاتا درەوشاوە بێ، ئەبێ کەسێکی بی هەوڵدە ئیش و کارەکانت بە جوانی بکەی وهاکەدا. ئەمە زانیت ئەمجا دوای بێ هاڵسی ئەم نمونە جوانانە جێبەجێ بکەی. مەسەڵەن ئێمە کە باسی ڕووخۆشیەکەین ئەبێ هەوڵدەی لە ژیانی خۆتا ممامەسەی لەسەر بکەی تا ئەبێ بە خویەکی جوان تیاتا. مەسەڵەن کە باس لە ئەوە کرێکە ئەبێ واز لە باسکردنی خەڵکی بێنی، عیب و کەم و کوڕی لە خەڵک نەبینیتەوە، ئەبێ هەوڵدەی ئەم خۆ لە خۆتا یعنی جوهدی ئەوێ، مجاهدەی ئەوێ.
من ناڵێم زۆر ئاسانە و گرانیش نییە ئینسان نەتوانێت جێبەجێ بکە ئەگەر نا لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە هەزاران هەزار کەس توانێتی ئەو قودوە ئەو نمونەیە پیشان بدە شتێکی گران نییە بەڵام جوهد و مجاهدەی ئەوێ هەوڵ و کۆششی ئەوێ بۆی کە ببی بە کەسێکی نمونە مۆسا ئەبێ مرۆڤ پێش هەموو کەزیان پێش هەموو شوێنێ لە ماڵی خۆیەوە دەست پێ بکە بۆ نمونە ینی ئەبێ لە ناو ماڵ مناڵی خۆیان خۆشەویست بێ لە ناو ماڵ مناڵی خۆیان بەڕەوشت بێ ڕێزی مناڵەکانی بگرێ ڕێزی خێزانی بگرێ اینجا ئەتوانێت لە کۆمەڵگەشا بێتە کەسێکی نمونە یان ئەگەر لە کۆمەڵگەدا خۆی بک بە کەسێکی نمونە لە ماڵەوە بۆ کۆڵێک کەسێکی زەرمەند بێ بۆ خاو خێزانی خۆیمە سوودێکی نەبووە زۆر زۆر قسێکی تەواوە بەداخەوە ئێمە لەم بابەتیشا وەکو سەرجەم بابەتەکانی تیژگرفتمانەیە کاڵیمان هەیە بۆ ئەوی ببی بە نمونە بەڕاستی وەکو تراوە من لەم یەکن لنەفسه فكيف يكون لغيره ئەگەر کەسێ بۆ خۆی نەبێ بۆ ماڵ و مناڵی خۆی نەبێ بۆ کەسی خۆی نەبێ چۆن بۆ خەڵکی ترە بێ قۆناغی سەرکەوتنی ئینسانەوەیە لە ئیسلاحی خۆیەوە دەست پێ بکە دواتر لە ئیسلاحی ماڵ و منداڵەکەیەوە دەست پێ بکە دواتر بۆ دەوروبەرەکەی ئەبینی خۆی پەروەردگار دوای پەیام بۆ پێغەمبەری خوا ئەنێرێ ئەفەرمێت چی وأنذر عشيرتك الأقربين لە ماڵ و منداڵ و کەس و خزمەکانی خۆتەوە دەست پێ بکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند نمونەیەکی جوان بووە لە ناو ماڵ و کەسی خۆیان خەیڕوکم لأهله ئەو تەزیقی ئەو قسەی جەنابتە باشترینتان نمونەی جوانی ئێوە کێیە ئەوەیە کە لە ناو ماڵ و مناڵی خۆی باش بێت ئەرحەم الناس بعیال بێت یعنی بەڕەحمترین کەس بێ بە ماڵ و منداڵەکەی خۆی كفى بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته بس بۆ گوناهباری ئینسان قوت لە ماڵ و مناڵەکەی خۆی بگرێتەوە یعنی ئەبێ بەڕەحم بی بەرامبەریان ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ کە چوویتە ماڵەوە سەلام کە لە ماڵ و مناڵەکەت خوا بەرەکەت دەڕێژێ بەسەرتا ئێستا خەڵکی وایە بچێتە ماڵە پێ عیبە سەلام پێ عیبە سەلام لە خێزانی بکە یا پێ عیبە بە خێزانەکەی بڵێ خۆشم ئەوی یا پێ عیبە هەندێک تەسەڕوفات بکە لە کاتێکە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ قەت عیبی لە خواردن نەگرتووە إن اشتهاه أكله أجر حزي لي أبو أي خوات أجر حزي لي أبو تركه وأهزي لي هنا أنا عندي بنجلي سنة وشي كلام سنة هر بوت وكل دان بيانان بو بخوشي خواردني خزان بله ومراعاة كدني الشعوري بنامبر بله حس كدن ب ناراحتي وناسورة كان خزان بله يعني من نمونيك لسر أما بين مو بيغمبري خوا صلى الله عليه وسلم ليكك لسفر كان أبيني عائشة أجري بيفرمي مالكي أنا فستي أفرمي أود شيتا توشي حالتي عادي شرعي بوي جاء علماء لمو استنباطي كان كدو أفرمون بياو كاتيك خيزاني توشي آزاريك توشي ناراحتيك بيضل نوايبك چونکە بياو براسي وكو قلا وايا بو آفرت بداخل وإسا زور لخوش كان هەڵبەتە کاڵێن بانمونەی وەکو ترش بەعکسی هەروواریدا زۆر لە خۆشکان گلەی لەوەکەن ئەڵێ پیاوەکەم هەتا بڵێ لە دەرەوە ڕووخۆشە هەتا بڵێ لە دەرەوە بۆ خەڵک بە کەڵکە بە سوودە بە ڕەحمە بەدەم خەڵکەوە چێ بەڵام بۆ ماڵەکەی خۆمان بە کەڵکی هیچ نایە مامۆستا لێرە دوو جۆر وەکو لە دوو جۆر نمونەمان هەیە کەسێک لە ماڵەوە زۆر باشە و ماڵ و مناڵی هەمووی لێ رازین بەس لە کۆمەڵگەکەی خۆشیانی نەبووە بە پەڵەیەکی ئار هەم بەسەر خۆی هەم بەسەر ئیسلامەکەەوە کەسێکمان هەیە بە پێچوانەوە لە نەماڵی خۆیان دڕندەیەکە بەس هەوڵەدار لە کۆمەلگا وەکوڵێ ڕوویەکی جوان خۆی جوان پیشان مامۆستا لەم دوو حاڵەتە مرۆڤ ئەگەر وەکوڵێ ئەگەر خێزانێکی بەختەوەر خێزانێکی تەبا و پێکەوە گونجاو دروست بکە ئەو کاتە کۆمەلگا سوود بەخشە بێت ئەنی ئەگەر هەموو خێزانێ وا بێ ئەو کاتە کۆمەلگەیەکی ساغ و تەندروستمان بۆ دروست نابێت بەدڵنیاییەوە یەکێ لە سڕەکانی سەرکەوتنی ئینسان ئەوەیە کە لە ماڵەوە بەختەوەر بێ یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئینسان لە کاری دەرەوەی ئەوەیە کە لە ماڵەوە بەختەوەر بێ لە ماڵەوە دڵخۆش بێ ئەگەر ئینسان بە کۆمەڵێک کێشەوە بچێتە ماڵەوە و بە کۆمەڵێک کێشەوە لە ماڵ دەرچێ باوەڕ کە کاریگەریەکی زۆر زۆری ئەبێ لەسەر ژیانی لەسەر هەڵسوکەوتی لەسەر ئەو ئیشوکاری کە ئەنجامیادا بۆیە هەر لە کۆن وتراوە لە پشت هەر پیاوێکی سەرکەوتووە ئافرەتێک هەیە جایا خێزانێتی یا دایکێتی یا خوشکێتی یا هەر کەسێکی ترێتی لەبەرەوە ضرورە ئینسان ئیش لەسەرەوە بکە کە جارێ لە ماڵەکەی خۆیەوە ببێ بە نمونە لە ناو ماڵەکەی خۆیان شەرمی لێ بکرێ لە ناو ماڵەکەی خۆیان ڕێز هەبێ لە ناو ماڵەکەی خۆیان تەواوی خۆشەویستی هەبێ خێزانێکی هەڵۆشاوە نەبێ وەکو ماڵی جاڵجاڵۆکە نەبێ
وانە بێ کەس گوێ لە گوێ نەگرێ کەس حساب بۆ کەس نەکا گەورە و بچووکی تێدا نەبێ اینجا دواتر هەوڵ بنێ و هەنگاو بنێ بۆ کۆمەلگا و بۆ دەور و پشت و بۆ ناو خەڵکی بەڕاستی کاتێک کە تۆ قسە بۆ خەڵکێکی خەڵک سێ ئەخلاق و ڕۆشتی خۆتەکە سێ ئەخلاق و ڕۆشتی ماڵ و مناڵەکەتەکە هەڵبەتە تۆ هەوڵت لەسەرە مەرج نییە ئەو کەسەی کە خۆی کەسێکی باش بێ و دیندار بێ 100% ماڵ و مناڵەکەی شیوا بێ هەروەکو چۆن نوح عەلەیهی سەلام پێغەمبەری خوا بوو کوڕەکەی عاسی بوو بەڵام ئەوەی لەسەر شانتە تۆ هەوڵی خۆت بدەیت ئەقسا جوودی خۆت بکەیت بۆ ئەوەی کە ماڵ و مناڵەکەت کەسایەتێکی جوانیان بۆ دروست بێ و تەبایەکی باشی تێدا دروست بێ و نمونەیەکی جوان پیشان بدەیت لەوە پاش هەنگاوەنی بۆ دەرەوەی ماڵی خۆت. مامۆستا سیفەتێکی جێ و ناشرین هەیە لە کۆمەڵگەدا کەوا دەکا ئێمە بە نمونەی بوون بخات. وەختی خۆشی پێغەمبەری مەزن هەروەکو دەرووناسێک وەکوڵێ ئاشکرای ئەم سیفەتەی کردووە. بۆ نمونە من دکتۆرێکم ئەندازیارێکم ینی سیفەتێکی زۆر جوانە بۆ جەنابەت بەو پیشەی خۆمەوە بانگم بکەیت. بەڵام لە کۆمەلگا دەبینی من بۆ منە ناوێکەوە بانکریم کە لەوە چێ یام لە ئاستی خۆمانە بیان پێم ناخۆشە. وەختی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەخات و عایشە فەرمێ عایشە ئەزانم چ کاتێک لێم تووڕە و بێتاقەتی و چ کاتێکیش زۆرت خۆشەوێم. هەر کاتێ پێم بڵێ محەممەد ئەوە ئەزانم لێم تووڕیت و لێم بێتاقەتی هەر کاتێکیش بڵێ ئەی پێغەمبەری خوا ئەوە زۆرت خۆشەوێم. عایشە فەرمێ وەڵڵی ڕاستەکە ئەی پێغەمبەری خوا بەو شێوەیە کە جەنابەت دەیڵێ. یعنی ئەمە سیفەتێکی ناشرینە کە مرۆڤ لە بەنمونەیی بوو نەخات. بەڵێ طبعا یەکێک لەو سیفەتە جوانانەی کەواکە ئینسان لە کۆمەلگا ببێتە نمونە ئەو ڕێزەیە کە لێی ئەبارێ ئەو ڕێزەیە کە هەیەی ئەو احترامەیە کە بەرامبەر بە خەڵکیەتی ئەو حسابکردنەیە بۆ خەڵکی حسابەکە بۆ خەڵک جا بەشێک لەو ڕێزەیش ئەوەیە کە تۆ خەڵکی بە ناوی خۆیەوە بانگ بکەیت. بەداخەوە ئێستا لە کۆمەلگای ئێمە ناو ناتۆرە هەیە زۆریشە. ئیتر کۆمەڵێ نمونەمان لەبەردەستە بە نمونە ناوی ئیبراهیم پێڵێن بلە مثلا محمودە پێڵێن خولا مثلا محەممەدە پێڵێن حەما ئەحمەدە پێڵێن ئەحا یعنی بەڕاستی ئەمە هاچەندە لە زمانی عەرەبیە کورتکردنەوەی هەندێنا بۆ خۆشەویستیە مثلا عومەیر تەزغیرە بۆ خۆشەویستیە بەس هەندێک جار لەم مەقامەیانی ئەمەی کە ئێمەڵین لەم مەقامەیانە لەم بابەتیانە. من نمونەیەکی زیندوو برادێک وەکوڵێ پلەیەکی هەبوو لە خوێندنا مامۆستایەکی ئاینی هەر بە کاک بانگیە کرد. ئەیوت ئیتر لەوە زۆر ڕقم لەو مامۆستایە کەوتووە ئەیوت حەز ناکەم نەبیبینم نوێژیش لە دواوە ئێمە وەڵاو لە کاتێکا ئەو مامۆستا ئاینیە ببێتە پێشڕەوێکی جوان. لە ئەسەرە هاتووە فەرمی ئەنزیلی الناس مەنازلهم یعنی خەڵک لە جێگە و پێگە و مەقامی خۆیانە تەماشا بکەن. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نامەی نادوو بۆ دەسەڵاتدارانی غەیری بە گەورەی هێرەقل عەظیم الڕوم پێگە و مەکانەتی خۆیان دایناوە. کاتێک کە وەفدەیشیان هاتووە لە سەروی مەجلیسەوە وتێتی کامە گەورەتان وتوێنە فڵان کەسە لە سەروی مەجلیسەوە دایناوە یا شوێنەکەی خۆی بۆ چۆڵ کردووە. ئەمانە هەمووی دانانی ئینسانە لە پێگە و لە مەقامی خۆی. تەنانەت وەکوڵێ دەستنیشانکردنی ماڵی ئەبوو سوفیانیش لە فەتحی مەکە بەرزکردنەوەی ئەبوو سوفیانە فەهوە ئامین ینی پیرۆزکردنی ئەو ماڵ نەبوو بەڵام ڕاگررتنی هەستی ئەبوو سوفیان بوو هەستی بەرامبەر. ینی ئەستا ناخۆشە لە حاڵێکی ئاوا یەکسەر خێرایە تۆ ئەم ئەبوو سوفیانە سەرداری قوڕیشە بێنیتە ئاستی سەحابەیەکی هەر کەسێ لە ماڵی خۆشیان بوو هەر ئامین بوو بچیان مزگەوتەوە هەر ئامین بوو. بەڵام ئەبینی ماڵی ئەبوو سوفیان تایبەت ئەکرێ لەبەر ئەبوو سوفیان خاوەنی مەکانەتێ بووە و خاوەن پلەپایە بووە و حەزیشی لێ بووە ئەو مەکانەت و پلەپایی پارێزرابێ لە هەموو کاتێکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو مەکانەتی بۆ داهانیە. بۆیە ئەوە خاڵێکی زۆر جەوهەریە خەڵکی زۆر جوانە خەڵک ئەبێ بانگ بکرێ بۆی کە پێی خۆشە ئەبێ بەو ناوە کە پێی خۆشە یعنی حەقی خۆشێتی پیاوێک چەندین ساڵە ڕەنجە بینێ بۆ بە دکتۆر حەقی خۆیەتی بە دکتۆر باس یعنی هەندێکی بەداخەوە سەرچاوەگرێت لە کی بڕەوە کابرا نەفسی نایهێنێ خۆی جێماوە مەسەلەن نەیتوانیوە خۆی بۆی نەڕەخساوە نەبوو بە دکتۆر ئێستا کەسێکی تر بۆ بە دکتۆر پێی پێ بڵێ بۆ دکتۆر یا کەسی بۆ بە مامۆستا هەر وەکو جاران بانیەکە لەبەر ئەوە یعنی پێگەدانان بۆ ئینسانەکان و بانکردنی بە ناوی خۆی و بەڕاستی شتێکی زۆر جوانە و کاریگەری لەسەر دڵی بەرامبەر جێهێڵێ حتا ناو لەبەرکردنی زانایان باسی لێوەکەن. مەسەلەن تۆ ئەچی بۆ دایرێ کە زانیت فڵان کەس ناوی ئەوەیە یەکسەر بە ناوەکەی بانگ بکەی هەر لەبەرکردنی ناوەکەیش دلیل لەسەر گرنگیدانی تۆ بەو کەسە ئەگەر نا چۆن یەکسەر ناوەکەیت لەبەرە کرد لەبەرەوە بابەتێکی بالفعل زەڕورە و گرنگە.
مامەسا وێزگەیەکی تر کە مرۆڤ بتوانێتیا بێتە نمونەیەکی بەرزی دینداری و خەڵکیش بەرەو لای ئەم دینە ڕاکێشێ خاوەن وەکوڵێ شۆفێری تەکسیە کە ئەتوانێت ببێتە نمونەیەکی بەرزی دینداری پەیامی جەنابەت بۆ شۆفێری تەکسیەکان چییە؟ هەر لەم ڕۆژانەیە بالمناسبە یعنی خەڵکی پێشنیاری ئەوانە کرد کە بەڕاستی لە تیڤەکانەوە لە ڕادیۆکانەوە باس لەوە بکرێت کە ئەمڕۆ یعنی هەندێک ڕەوشی جوان نا هەندێک ڕەوشی ناشرین ئەتوانم بڵێم لەناو هەندێک لە شۆفێری ئەو تەکسیانەیە بەدی ئەکرێ بەڕاستی هەموو کەسێک لە هەر پێگە لە هەر مقامێکە ئیشی کرد ئەبێ عرض و شەڕەف و کەڕامەتی ئەو خەڵکە بەهی خۆی بزانێ و ئەو خەڵکە بە خوشک و برای خۆی بزانێ کاتێک یەکێک بە ئەمانەتەوە لەگەڵ ئەو کەسەیە سەرەکەوێ نابێ ئەم ئیستیغلالی ئیشەکەی خۆی بکە جا چ لە ڕووی گرانجانیەوە جا لە ڕووی سەرێشێوانیدن لە خەڵکیەوە جا چ لە ڕووی مڕاعات نەکردنی خەڵکەوە جا چ لە ڕووی هەندێک تەسەڕوفاتی نالایق کە لەگەڵ خەڵکێکاکرێ یعنی بۆ نمونە ئافرەتی وا هەیە بە ئیشێ بە پێویستیەک چووە بۆ شوێنێک سایقی تەکسیەکەدا ڕقمی لێ کردووە یا بۆ نمونە پرسیاری ئەوەی لێ کردەوە کە تۆ زەواجت کردەوە یان نەتکردەوە بەڕاستیوانەی ئیشی تۆ نییە تۆ ئیشی تۆ ئەوەیە ئەم کەسە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیاریکراوە بگەێنی بەڕاستی بێت چاوی بپارێزێ ئەبێ دڵی بپارێزێ ئەبێ وجدانی بەکاربێنێ ئەبێ بە چاوی ڕێز و قەدرەوە تەماشا ئەو خەڵکە بکە نەک بیکا بە پیشەیەکی خراپ و پیشەیەکی ناشرین و بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ڕزق و ڕۆزی و لەسەر کاسبی و کەسابەتەکەیشیە بێت بەڵێ مامۆسایان سیفەتێکی تر کە پێغەمبەری خوا سەڵڵەڵەهو عەلەیهی وسەلەم زۆر باسی کردووە بۆ ئەوەی مرۆڤ لە کۆڵان لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان زۆر خۆشەویست بێ مەسەلەی سەلامکردنە تەنانەت ئەشی بەسێتەوە بە بەهەشتەوە ناچنە بەهەشت تا ئیمانتان نەبێ ئیمانتان نابێت تا یەکترتان خۆش نەبێ ئایا شتێکتان پێ بڵێم کە یەکترتان خۆش بێت زۆر سەلام لە ناو یەکتردا بڵاو بکەنەوە سەلامکردن چه هونەر و چه سەحرێکی تایە ئاوا پێغەمبەری خوا بەسێتەوە بە بەهەشتەوە لەم فەرمودەشا دوو سیفەتی جوانی تایە هەم خۆشویستنی یەکتر هەم سەلامکردن لە یەکتر جاری وا هەیە تۆ کەسێک سەلامت لێ دەکا لەوەچە پێشەوەی بگەنە دیداری یەکتریان نزیک بنەوە لێک وێنایەکی لە دڵ و دەرونی تۆیە هەبێت بەڵام کە سەلام دەکا و کۆڵێ ئاوێکی میهرەبانی بەسەر دڵ و دەرون تا دەکات زۆر زۆر خۆشەویست دەبێت لە لای تۆ زۆر ڕاستە ئێمە زۆر جار حکم لەسەر ئینسانەکانە دەین بەڕواڵەت لەسەر شکلەکان کەەوە بەڕاستی هەڵەیە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی پەیوەندیەکی خۆشەویستی و دروستبوونی تەبایی و وەحدەت و برایەتی توانبوونەوەی بەفری بەستەڵەکی نێوان ئینسانەکانە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆی ئەو بەستەڵەکە لە نێوان ئینسانەکانە بشکێنرێ و نەمێنێ ئەو سەلامەیە کە خوای پەروەردگار سەلامی ئەهلی بەهەشتە و لەسەر دنیای شادایناوە ئەوەیە کە ئێمە بگەینە یەکتری سەلام لە یەکتری بکەین بەڵام خۆزگە لە مانای سەلامەکەیش تێ بگەشتی نایە کە سەلام یعنی پەیامی ئاشتی یعنی تر لەلایەن منەوە زەرەر و زیانت بۆ نابێ یعنی لەلایەن منەوە ئیتر خۆشەویستی و ڕێز و احترام هەیە بۆ تۆ یعنی لەلایەن منەوە پێگە و مەقام هەیە بۆ تۆ بەڵام بەداخەوە ئەمڕۆ وای لێ هاتووە موسڵمانان بە بۆنەی بیرکردنەوەی جیاوازەوە بە بۆنەی تێگەیشتنی جیاوازەوە هەندێک جار فەرهەمۆشی ئەم بابەتەمان کردووە يعني پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرموویەتی اقرأ السلام على من عرفت ومن لم تعرف تو سلام کە لەوەی کە ئەیشی ناسی و ئیشی نایشی ناسی یخۆڕ نەیناسی ڕەنگە هەر کافریش بێ ئەگەر نەیناسی ڕەنگە هەر منافقیش بێ ئەگەر نەیناسی ڕەنگە کەسێکی عاسی و گوناهبار و مبتدعیش بێ بەداخۆ ئەمڕۆ هەندێک لە خەڵکی یعنی لەسەر شتی بەسیط پشت لە براکەی خۆیەکە کە لە کاتێکا وەکو جەنابەت ئاماژەت پێکرد هۆکاری خۆشەویستی نێوان ئینسانەکانە هۆکاری چوونە بەهەشتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێن ناچنە بەهەشت و تا یەکتان خۆش نەبێ و یەکیشتان خۆش ناوێ ئەگەر سەلام لە یەکتری نەکەن یعنی سروشتی ئینسانەکان وایە تۆ بدە بەلای کەسێکە هیچ لێی مەپرسە خەندەیەکی بەڕوا پیشان مەدە سەلامێکی لێ مەکە مەیکە جێی ئیهتیمام ئەویش خۆشی ناوێ لەبەرەوە زۆر گرنگە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەفشوا السەلامە بەینەکوم ئێوە زۆر سەلام لە ناو یەکتریا بڵاو بکەنەوە زۆر پەیامی ئاشتی و خۆشەویستی لە ناو یەکتریا بڵاو بکەنەوە ئەگەر بین معنای بکەین سەلام هەر بریتی نییە لە تەحیەیەک و تەواو بریتە لە پەیامی خۆشەویستی پەیامی ڕێز و احترام پەیامی ئاشتی پەیامی تەبایی خۆشەویستی لە ناو خەڵکیە بۆیە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە گرنگیەوە
بۆ ئەو بابەتە ئەیان ڕوانی ئەگەر بچوونایە ئەو دیوارێک بگەڕێنەوە سەلامیان لە یەکتر کرد. مامۆستا زۆر لە مسلمانان لە مەسەلەی سەلام وەپەڵێن تێ نەگەشتون وازان تەنها سەلامکردن بۆ کەسی مسلمان و ئەهلی مزگەوتە لە کاتێکا سەلامکردن لەوە چه یەکێک بە لە ڕێگاکانی بانگوازکردن بۆ لای دینی خوا ینی بەکارهێنانی سیفەتێکی جوانی خوایە بۆ بەرامبەر ئایا دەکرێت مسلمان تەنها بۆ مسلمان سەلام بکە یان هەڵبەتە بە شێوەیەکی گشتی مانع نییە ئەوەی کە پێوتێت تەحیە لە مسلمان و لە غەیری مسلمان بکرێت و یەکێک لەو هۆکارانی کەوا کە تەسیر و کاریگەری لە مقابل بکە ئەوەیە کە تۆ سەلام لە بەرامبەرەکەت بکەیت بەڵام ئەوەندە هەیە کاتی خۆی جوولەکە کاتێک کە سەلامیان لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەند ئەسسامو عەلەیک پێغەمبەری خوا سەڵام فەرموو ئێوە بڵێن وعەلەیکم یعنی لەسەر خۆشتان بێت چونکە دڵنیا نەبوو پێغەمبەری خوا سەڵام لەسەر ئەوەی کە ئەوان چ بە پێغەمبەری خوا ئاڵێن ئایا بالفعل تەحیە یان جوێنێکە یا قسەیەکی ناشینە طبعا ئەسسامو عەلەیک یعنی مردن بۆ تۆ بەڵام غەیری ئەوە یعنی هیچی تیانە ئەگەر بە السلام عليكم ورحمة الله نبي أكري بجوري كتير جرينج ويتو بيامي آشتي بيامي خوشيسي بيامي ريز بيامي احترام بيامي كرامة ريزي مروفا كان بجيني ببرامبر للرجاء أو تحية هو باو كسا مسلمانيش نبي باو كسا كسيكي غير مسلمان بيه كسيك بيه شو زانم هر مبدئي كتير هبيه هيش مانع يبني إنسان ئەو تەحیە ئەو ڕێز و ئەو خۆشەویستیە دەربڕێ بۆ بەرامبەر ڕەنگە ئەوە هۆکاری بێ بۆی کە بەرامبەر کاریگەری لەسەر دروست ببێ و خۆشەویستی بانگەواز و ئەو دینە بچێتە دڵێەوە. مامۆستا زانیمان باشترین پێشەنگ و پێشڕەوێ بۆ ئەوەی ئێمە بیکەێنە نمونەیەکی جوان لە ژیانی خۆمانە پێغەمبەری خۆشەویستە صلی الله علیه وسلم لەم ڕۆژەدا کێ زۆر شیاوی ئەوەی ئێمە بیکەێنە نمونەیە بۆ خۆمان. ئێمە وەکو مسلمان هەندێک جار لێمان تێک ئەچێ بیرمانەچێت کە خوای پەروەردگار شاتی خودۆ و مامۆستا و پێشایەتی بۆ پێغەمبەری خوادەوە لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەتون حەسەنە ئێوە لە پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم باشترین قودۆ و پێشایەتی ئەبینن و بەرجەستە بووە یعنی ئێوە ئەگەرتان ببن بە قودوە ئەگەر بە دوای کەمالە ئەگەڕێن بە دوای ئەوە ئەگەڕێن کە ئینسانێکی نمونە بن شایستە بن پێتان بوتێن نمونە لە ژیانە بەڕاستی کەسێکی سوود بەخش و بەکەڵک بن لە کۆمەلگایە ژیانتان بەختەوە بێت تەماشای پێغەمبەری خوا بکەن سەڵات تاو کیفایەتە بۆیە بەداخەوە ئەمڕۆ خەڵک طبعا من الحکمة ضالة المؤمن حکمت و لێزانین و قسەی باش و چاک و تەجروبە و خیبرە لە هەر شوێنێک بێ مسلمان ئەحەقترە پێی ئێمەش وەریەگرین ئیسفادەی لێکەین با قسەکە هی غاندی بێ با قسەکە هی هەر کەسایەتیەکی تر بێ هەر شخصیەتێک بێ بەڵام ئێمە بە دەرەجەی یەک قودوە و پێشەوا و مامۆستامان پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خوا شایەتی بۆ داوە خوا ڕەوانەی کردووە کە ڕەحمەت بێ بۆ هەموو جیهان شایەتی ئەخلاق و ڕەوشتی بۆ داوە شایەتی قودوەی بۆ داوە بەڵام ئەبینی ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە لە هەڵسوکەوتمانە لە تەعاملمانە لە ئەخلاقمانە خۆمانە شوێنین بە خەڵکانی تر ئەو بەڕاستی خەلەل و کەم و کوڕێکە لە مسلمانان کە خوان ئەشوبێنن بە خەڵکانێکەوە کە هیچ پەیوەندیان بەم دینەی ئێمە نییە ڕەنگە ئەو شتەی کە ئەم خۆی پێشوبهێنێ لەگەڵ دینەکەی تەناقوزیشی هەبێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من تشبه بقوم فهو منهم هەر کەسێ لە هەموو ئەخلاق و ڕەوشتیا هەر سەیەکی هەموو شتێکی وەکو قەومێک بێ وەکو گەلێک بێ وەکو هۆزێنەتەوەیەک بێ ئەو وەکو وایە لەوان بێ ئێمە یعنی هەندێک لە مسلمانەیە هەر لە ژیانی ئاساییەوە هەر لەسەر چاکردنێکەوە بیگرە هەر لە جلوبەرگێکەوە بیگرە هەر لە هەڵسوکەوت و ڕەوشت و ئەخلاقێکەوە بیگرە تا معاملە و هەڵسوکەوت و هەموو شتێکی تری وەکو غەیری مسلمانەوە ئەی مسلمانێتەکەی تۆ لەکوێیە ئەی قودوەیی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەکوێیە ئەدەی پێم بڵێ لەکوێ تۆ شوێنی پێغەمبەری خوا کەوتی عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەیشی کە شوێنی قودوە و مامۆستایی پێغەمبەری خوا کەون عەلەیهی سەڵات وسەلام هەبێ بەڕاستی چاوەڕێەوە بکەن پیان بۆ تێدواکەوت و ئەوەی کە بە پێغەمبەری خوا وترا ئەبێ چاوەڕێ بکەن بە ئێمەش بوتی ئێمە هەندێک جار زۆر ئیشەکەین لەسەر ڕازیکردنی غەیری خۆمان زۆر ئەوەندەی خەممانە دڵی خەڵک لێمان ڕازی بێ ئەوەندە خەممانەیە کە خوای گەورە لێمان ڕازی کە لە کاتێکە ئیمامی شافعی فەرمێ ڕیضە الناس غایەة لا تدرك ورضا الله غایەة لا تترك ڕزابوونی خەڵکی لە تۆ شتێکە قەت نایەتە دی یعنی تۆ بتێ ئەم خەڵکە
مسلمان و غیری مسلمان بەتایبەت غیری ئیسلام بەتایبەت گاور و جوولەکە پێغەمبەری خوای تعالی فەرمێ وەلەن تەرضى عنك اليهود والنصارى حتى تتبع ملتهم ئەگە تۆ دەوێت ئەوان لێت ڕازی بن حتا شوێن دینەکانەکە ئەوان لێت ڕازی نابن دوایژە دەکەنەوە پلە دوو لەبەرەوە حەل ئەوەیە ئێمە شوێن ئەخلاق و ڕۆژی پێغەمبەری خوا بکەین و ڕێز و احترامان بۆ هەموو ئەدیانەکانی تر هەیە بۆ هەموو کەسایەتیەکان هەیە بۆ ئارا و بۆچوونەکانیان هەیە ئەوەی کە گونجاو بێ و موافق بێ و بە کەڵبی ئێمە سوودی لێبینین لە ژیانە ئەوەیشی کە نەگونجاو بێ و پێچەوانە بێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە ئێمە ڕەدی ئەەکەینەوە قبوڵمان نییە. مامۆساییان کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوون چوە زۆر سپاسی بەڕێز دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس بخواست. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس.